بەڵگە قورئانیەکان لەسەر پاراستن و پارێزگاریکردنی پەروەردگار لە سوننەت لاپەڕە 76 بابەتی پاراستن و پارێزگاریکردنی پەروەردگاری دانا لە ضرورەتی فەرمودەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم و سنت بەگشتی وەک سەرچاوەی دووەمی هەڵهێنجان و دەرهێنانی یاسا شەرعیەکان الأحکام بابەتێکە لە خودی ئاەتەکانی قورئانی پیرۆزدا ئاماژەی بۆ کراوە کە لەم بەرگەی خوارەوە ئاماژە بە هەندێکیان دەکەین. یەکەم، پەروەردگاری بەرز و بێهاوتا دەفەرمێ وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم واتە ئەم قورئانەمان ناردۆتە خوارەوە بۆ تۆ تا ئەوەی نێردراوە بۆ خەڵکی ڕوون بکەیتەوە. ئەم ئاەتە پیرۆزە ئاماژە بەوە دەکات کە سنەت ڕوونکەرەوەی قورئانە. بێگومان پەروەردگاری بەرزیش لە ئاەتی نوێی سوڕەتی الحیجر بەڵێنی پاراستنی داوە کە دەفەرمێت إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون. ئەوەش وا دەزانێت کەوا هاوشانی قورئان سنەتیش بپارێزێت چونکە بۆ پاراستنی ڕوونکراوە المبەین کە بریتیە لە دەقەکانی قورئان وا پێویست دەکات کەوا ڕوونکەرەوە المبەینیش کە خۆی دەبینێتەوە لە فەرمودەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم و سنت بەگشتی بپارێزێت بەهۆی ئەوەی ئەو پەیوەندی و پێویستی و پەیوەستیەی کە پێکەوەیان هەیە. دووەم، هەروەها ئاەتی 17 تا 19 سوڕەی القیامە کە پەروەردگار دەفەرمێت إن علينا جمعه وقرآنه فإذا قرأناه فاتبع قرآنه ثم إن علينا بيانه. واتە بەڕاستی کۆکردنەوەی لەبەرکردن و ئیسپاتی خوێندنەوەی لەسەر زمان لەسەر ئێمەیە. جاکاتێک ئێمە لە ڕێگەی جوبرەئیل بۆ دەخوێنینەوە تۆ شوێنی خوێندنەوەکەی ئەو بکەوە و دوای ئەو بیڵێ و پەیڕەوی لەو بکە. لە پاش خوێندنەوە و لەبەرکردنیشی ڕوونکردنەوەی ماناکەشی هەر لەسەر ئێمەیە. دەقی ئەم ئاەتەش بەڵگەیە لەسەر پاراستنی پەروەردگاری کاربەجێ بۆ سنەت چونکە زۆر بەڕاشکاوی زەمانەتی پرسی ڕوونکردنەوەی قورئان بەیان القورئانی کردووە کە دەفەرمێ ثم إلينا علينا بيانه پاشان ڕوونکردنەوەی ماناکەشی هەر لەسەر ئێمەیە. جا ڕوونکردنەوە هەروەک چۆن بۆ پێغەمبەر صلى الله عليه وسلم دەبێت لە دوای ئەو بۆ ئوممەتەکەیشی دەبێت. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بەکۆتا هات. بەڵگەکانی سنەت لەسەر پاراستن و پارێزگاری پەروەردگار لە سنەت لاپەڕە 79. یەکەم، پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێ ئامۆژگاریتان دەکەم بە پارێزگاری و لە خواترسان و بە گوێڕایەلی و فەرمانبەریکردن ئەگەر بۆ کۆیلێکی ڕەشپێستی حەبەشیش بێت. لە ڕاستیدا ئەوەی لە ئێوە لە دوای من بژێت و لە ژیاندا بمێنێت ناکۆچی و دووبەرەچێکی زۆر دەبینێت. بۆیە پێویستە لەسەرتان دەست بە سنەت و ڕێبازی من و جێنشینە سەر ڕاست و ڕێنمایی کراوەکانی من بگرن. زۆر بەتوندی دەستی پێوە بگرن بە شێوەیەک ددانەکانتان لێی بگرن و خۆتان لەو شتانە بە دوور بگرن کە تازە پەیدا کراوە لە قورئان و سنەت و کۆدەنجی زانایان نییە چونکە لە ڕاستیدا هەموو تازە پەیداکراوێک لە دین داهێنرا و بیدعەیە. هەموو داهێنرا و بیدعەیەکیش گومڕاییە. دووەم، هەروەها فەرموویەتی من لە دوای خۆم لە نێوتان دووشتم بۆ بەجێهێشتون کە ئەگەر دەستیان پێوە بگرن پەیڕەویان لێ بکەن هەرگیز گومڕا و سەرگردان نابن. ئەوانیش کتێبی پەروەردگار و سنەت و ڕێبازی منە. هەروەک دەبینین پێغەمبەر صلى الله عليه وسلم لەم فەرمودانەدا و لە فەرمودەی تریش هەواڵ بە ئوممەتەکەی دەدا کە سنەت و ڕێبازی پاک و دروستی هەیە بۆیانی جێهێشتووە. هاریان دەدات کەوا بەتوندی دەستی پێوە بگرن و پەیڕەوی لێ بکەن لە هیچ بار و دۆخێکدا دەست بەداری نەبن چونکە پەیڕەویکردنی هیدایەتە و پشکردن و واز لێهێنانی سەرگەردانی و نەفامیە. باشە ئەگەر سنەتە پاک و بێگەردەکەی پارێزراو نەبوایە یان دووچاری گۆڕانکاری و دەستکاریکردن هاتبێ و فەرمودە ڕاست و دروست و باوەڕ پێکراوەکانی لەوانی تر جودا نەکرابانەوە چۆن داوای لە شوێن کەوتوان و ئوممەتەکەی دەکرد کەوا دەستی پێوە بگرن لە دوای خۆی. ئایا ئەوە
لەگەڵ واقعدا تێک ناگیرێ کاریوا لە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەوەشێتەوە؟ خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. بەڵگەی عەقڵی لەسەر پاراستن و پارێزگاریکردنی پەروەردگار لە سوننەت. لاپەڕا 82. دیارە زانایان جگەل لە قورئان و سوننەتیش چەند بەڵگەیەکی ژیری و عەقڵی دەهێننەوە لەڕێی ئەو بەڵگانەوە ئەو ڕاستیە دەسەرمێنن کەوا مەبەست لە وشەی ئەذیکر تەنها قورئان نییە و بەست، بەڵکو قورئان و سوننەت مەبەستە. بۆ نمونە دکتۆر ڕەئوف شەلبی دەڵێت لە ڕووی ژیریەوە زەڕوور و پێویست نییە مەبەست لە وشەی ئەذیکر تەنها قورئان بێ لەبەر دووشت. یەکەم چونکە ئەگەر مەبەست لە وشەی ناوبراو قورئان بە پەروەردگار وشەی قورئانی بەڕاشکاوی دەهێنا، وەک لە زۆربەی شوێنی قورئانی پیرۆزدا وشەی قورئان بەڕاشکاوی هاتووە. بۆ وێنە ئەلیف خوای پەروەردگار لە ئاەتی 9 سوڕەی ئەلئیسرا دەفەرمێت إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. واتا بێگومانم قورئانە ڕێگایەک پیشان دەدا لە گشت ڕێگا و ڕێبازان سەرڕاسترە. بە هەروەها لە هەردوو ئاەتی 21 و 22 سوڕەی ئەلبروج کە پەروەردگار دەفەرمێت بل هو قرآن مجيد في لوح محفوظ. واتا ئەوەی ئەوان دژایەتی دەکەن ئەو قورئانە بەرز و بڵند و پایەدارەیە کە لە لاپەڕەی تایبەتی و لەسەر تابلۆی پیرۆز و پارێزراوە کە لەوح المەحفوظە. جیم بە هەمان شێوە لە ئاەتی 17 سوڕەتی ئەلقەمەریش پەروەردگار دەفەرمێت ولقد يسرنا القرآن للذكر فهل من مدكر. واتە بێگومان ئێمە قورئانمان ئاسان کردووە بۆ خوێندنەوە و تێگەیشتن و ئامۆژگاری وەرگرتن. جا ئایا کەسێک هەیە دەرچی حەقیقەت و ڕاستی بکات و پەندی وەرگرت بێت؟ دووەم ئەگەر مەبەست لە وشەی ئەذیکر قورئانی پیرۆز بایە و بەس دەبووە بە ضەمیر گزارشتی کرد با و بیفەرموو بە ئینا نەحن نەزەلناه، چونکە سەرەتای سوڕەتەکە دەقێکی تێدایە کە وشەی ئەلقورئانی باس کردووە وەک دەفەرموێ طاسین تیلکە ئایات القورئانی وەکیتابی مبین، چونکە لە زمانی عەرەبیدا گزارش بە ضەمیر چاکترە چونکە ناو ئەلعیلم لە پلەی دووەمدا دێت بە دوای ڕاناو ئەضەمیر ئەوەشیان لەگەڵ پلە و پای قورئاندا دێتەوە. ڕەهەندا ئێعرابیەکەیشی پشتی پێدەبەستێ بە پێی تێگەیشتنی عەقڵی پێویست و زەڕوور نییە کە مەبەست لە وشەی ناوبراو تەنها قورئان بێ و بێجگەلەوەی مەبەست نەبێ، بەڵکو لە ڕاستیدا لێکدانەوە و تەفسیرکردنی وشەی ئەذیکر تەنها بە قورئان ئەگەرێکی زۆر دوورە لە تێڕوانینی عەقڵدا، چونکە ئەم تەرزە تەفسیر و لێکدانەوەیە هیچ جۆرە پشتیوانی و باڵگەیەکی بەهێزکەری نییە تا بتوانێت ڕوبەڕووی ئەم دوو ڕایی ڕابردوو ببێتەوە کە ئەوان هەم لە ڕووی پێگە و پلە و پایە و هەمیش لە ڕووی زانستی نەحوودا بەهێزتر. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. پاراستن و پارێزگاریکردنی قورئان و سنەت بەیەکەوە گرێدراون. لاپەڕا 85. بێگومان ئەو پاراستن و پارێزگاری لە ئاەتەکەدا هاتووە قورئان و سنەت ئەگرێتەوە، نەک تەنها قورئان، تەنانەت ئەگەر لە حاڵێکدا ئەم گریمانێش بسەلمێنین کە دەڵێت مەبەست لە وشەی ئەذیکر کە لە ئاەتەکەدا ئاماژەی پێکراوە قورئانە بەتەنها، چونکە قورئان و سنەت پێکەوە گرێدراون. پاراستنی قورئان پاراستنی سنەت ئەخوازێ. کاتێک پەروەردگاری باڵادەست بەڵێنی پاراستنی قورئان دەدات، بەڵێنی پاراستنی سنەتیشی لە هەناودایە و پاراستنی ئەویشی مەبەستە، چونکە سنەت قورئان ڕوون دەکاتەوە و ئامانج و مەبەستەکانی ئاشکرا دەکات. پەروەردگاری مێهرەبان لە ئاەتی 44 سوڕەی ئەننەحل کە دەفەرمێت بالبينات والزبر وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون. واتا ئەم قورئانەمان بۆ تۆ دابەزاندە خوارێ بۆ ئەوەی بۆ ئەو خەڵکە ڕوون بکەیتەوە
ئەوەی بۆیان دابەزێنراوە لە یەک خواپەرستی و شەریعەت و حەڵاڵ و حرام و تا دوایی بەشک و بیر بکەنەوە و ڕێن مابن. پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنها ئامۆژگاریکار و واعیزێک نەبوو، وتەیەک پێشکەش بکات و بڕوات، لە واقعدا هیچ کاریگەریەکی نەبێت و ڕۆڵێک نەجێڕێت. ئەخۆم ئاینە ڕێبازی ژیانە، ڕێبازی ژیانێکی واقعیە و نەخشە بۆ ژیانێک دەچێشێت کە لە مەملەکەتی بووندا بەرجەستەیە و هەناسە دەدات. هەموو ڕەهەندەکانی ئاوێتەی ژیانە و واقعیە، پێکهاتە و ڕێخستنەکانی، ئاداب و ڕەوشتەکانی، بەندایەتی و خواپەرستی، دروشم و بەهاکانی و تا دوایی. ئەو حکم و بڕیارانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەری دەکردن بە حەزی خۆی و بۆ حەزی خۆی نەبوون، بەڵکو بەپێی وحی و بۆ چەسپاندن و بەرقەرارکردنی شەریعەتەکەی پەروەردگار بوون. لە دوای وفاتم بە دنیشی بەردەوام بوون و لە کار نەکەوتون. خۆ ئەگەر بەو شێوەیە نەبوایە بەردەوامیان پێ نەئەدرا. ئەوە ئەبوو بەکرا پەروەردگار لێ ڕازی بێت جەنگال لەگەڵ هەڵگەراوەکان، چونکە زەکاتیان نەدەدا و سەرپێچی فەرمانی پەروەردگار و پێغەمبەرەکەیان دەکرد. سوێندی خوارد ئەگەر ئەوەی لە پێشتر داویانە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەویشی نەدەن، ئەگەر شتێکی کەمیش بێت ڕێگری لێ بکەن، ئەوە لەگەڵیاندا دەجەنگێ تا لێیان وەردەگرێت. سێەم، پەروەردگاری کارلەجێ چەندین زانا و کەسایەتی خۆنەویستی بارهێناوە بۆ پاراستن و بەرگریکردن لە سنەت. لاپەڕە 88 فرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەلایەن پێشینانمان لە هاوڵان و شوێنکەوتوان و تابعین و دوای ئەوانیش زانا و فرمودەناسان ئەوەندە بایەخ و گرنگیان پێدراوە هەرچی سەرکردە و سەرۆک و پادشا و پێشەوای جیهان هەیە. بەم شێوەیە گرنگی و بایەخ بە قسەکانیان نەدراوە، چونکە لە واقعەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم مرۆڤێکی ئاسایی نەبوو. هەرچی سەرکردە و پێشەوای مەزن هەیە لە خوڕەوشت و سیفەتە ئادەمیەکان لەو ناچێت، چونکە ئەو تاکە ئاسۆیە کە ئاسۆی هاوتا و تەنانەت نزیک لە خۆشی بوونی نییە. ئەو پێشەنجی ڕێ و چرای ژیانە، تایبەت نییە بە گەلێکی دیاری کراو، زەمن و ڕۆژگارێکی تایبەت، بەڵکو ڕەوانەکراوی پەروەردگارە بۆ تەواوی مرۆڤایەتی و هەموو ڕۆژگارێک تا زەوی بوونەوەر و ژیان ماوە و لەبووندایە. چونکە هاوڵان و تابعین و زانا و فرمودەناسان باش دەرکیان بەم ڕاستیەی سەرەوە دەکرد. بۆیە خۆنەویستانە گرنگی و بایەخی زۆریان بە فرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم داوە و مێژوویەکی زێڕین و پرشنگداریان تۆمار کردووە لە وەرگرتن و نووسینەوە و فێرکردن و لەبەرکردن و جێبەجێکردن و جێڕانەوەی فرمودەکان و گەڕان بەدوایاندا، بێ ئەوەی گوێ بە ماندووبوون و ناڕەحەتی و هەژاری و برسیەتی بدەن، بەڵکو خۆنەویستانە قۆڵی مەردایەتیان لی هەڵکردووە. لەم پێناوەدا سەرمایی تەمەنیان و نەفس و نەفیسیان بەخشیوە. جا ئێمە لە خوارەوە هەندێ نمونەی هاوڵان و تابعین و زانا و فرمودەناسان دەخەینە ڕوو، دەبینین چەندە بە پەرۆشی و خۆنەویستیەوە بایەخ و ئەهمیەتیان بە وەرگرتنی سوننەت داوە و چەندە بە ئەمانەتەوە گەیاندویانە بە کەسانی تر. بۆیە یەکەم، پێشەوە بوخاری بۆمان دەجێڕێتەوە و دەفەرموێ، جابیری کوڕی عەبدوڵڵا پەروەردگار لێ ڕازی بێت، مانجێک بەڕێگا ڕۆیشتووە لە مەدینە بۆ شام، تەنها بۆ وەرگرتنی یەک فەرمودا کە لەلای عەبدوڵڵای کوڕی ئونەیس بووە. دووەم، ئیبن کەثیر باز لە ژیانی عەبدوڵڵای کوڕی عەباس دەکات و دەڵێ، عەبدوڵڵای کوڕی عەباس دەڵێ ئەگەر بمزانی با کەسێک فەرمودەی بێغەمبەری صلی الله عليه وسلم لایە، ئەچوومە بەر دەرگاکەی، دوای نیوە ڕۆبوو کەسەکە خەوتبوو، بۆیە لە دەرگاکەم نەدا و لە بەردەم دەرگاکەیدا عەبایەکەم ڕاخست و بە هەرچی تەپ و تۆزی ئەو ناوە هەیە ئەیکرد بەسەرمدا. پاشان ئەهاتە دەرەوە و کاتێک دەیبینیم ئەیگوت، ئەی ئامۆزای پێغەمبەر صلی الله عليه وسلم، بۆچی هاتوویت و زەحمەتت کێشاوە؟ بۆ نەت ناردووە بە شوێنمدا، با من بەهاتمە بۆ لای تۆ؟ منیش دەمگوت من شیاوترم بێم بۆ لای تۆ. پاشان پرسیاری فەرمودەکەم لێ دەکرد و کە لەلایەتی. سێەم، پێشەوە ذەهەبی دەڵێ، سەعیدی کوڕی موسەیب ئەڵێ، من چەندین شەو ڕۆژ بە ڕێگادا ڕۆیشتوم بۆ بیستنی تەنها یەک فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. چارەم، ئیبن قیلابە دەڵێ، سێ ڕۆژ لە مەدینە ماومەتەوە، هیچ ئیش و کارێکیشم نەبوو،
تەنها بینینی پیاوێک نەبێ کە فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم لابوو لێی ببیستم. پێنجەم ئیبن حەجەری عەسقەلانی دەڵێ یەکێک لە قوتابیەکانی پێشەوە بوخاری کە فەرمودەکانی بوخاری دەنووسیەوە دەڵێ لە ئیمام بوخاریم بیست فەرمووی سەفەرم کرد بۆ لای ئادەمی کوڕی ئیاس لە ڕێگادا خواردن و پارە و خەرجیم پێنەما وام لێهات لە برسان گژ و گیام دەخوارد تا لە ڕۆژی سێمدا پیاوێکم پێگەیشت کە نەمدەناسی تورەکەیەکی دامێ پارەی تیا بوو. شەشەم ئیمامی ذەهەبی لە باسی ژیانی پێشەوە تەبەڕانیدا دەڵێ ذەکوانی دەڵێ پرسیاریان لە ئیمامی تەبەڕانی کرد کە چۆن ئەو هەموو فەرمودەی پێغەمبەرت صلی الله عليه وسلم ڕیوایەت کردووە. ئەویش فەرمووی من 3 ساڵ لەسەر حەسیر خەوتوم واتە لە هەموو ئەو ماوەیەدا لە ماڵی خۆیدا نەبووە. چەندین شار و وڵات گەڕاوە بە دوای فەرمودەکان لە مزگەوت و حوجرەکان خەوتووە. هەفتەم ئەحمەدی کوڕی موسای جەوالیقی 18 جار سەفەری کردو بۆ شاری بەسڕە بۆ بیستنی ئەو فەرمودانەی کە خەڵشی بەسڕە لە ئەیوبی کوڕی کەیسانیان بیستووە کە ئەو فەرمودانە تەنها لای ئەیوب هەبوون. هەشتەم پێشەوە ذەهەبی لە باسی ژیانی ئیبن ئەبی حاتەمدا دەڵێ ئیبن ئەبی حاتەم وتی من و چەند قوتابیەکی هاوڕێم 7 مانگ لە وڵاتی میسر بووین چێشتی لێنداومان دەخوارد بە ڕۆژ فەرمودەمان وەرەگرت و ئەنووسیەوە لە لای مامۆستایانی شارەزا و فەرمودەناس بە شەویش دووبارە ئەو فەرمودانەمان جارێکی تر دەنووسیەوە لەگەڵ نووسراوی یەکتر بەراوردمان دەکرد بۆی هەڵەی تیا نەبێت. دەڵێت ڕۆژێکیان من و یەکێک لە قوتابی هاوڕێکانم ڕۆیشتین بۆ خزمەت مامۆستایەک بۆ دەرس خوێندن کەچی سەیرەکەین نەخۆشە و ناتوانێت دەستمان پێ بڵێ بۆیە گەڕاینەوە لە ڕێگادا ماسیەکی گەورەمان بەرچاو کەوت لە بازار ئێمەش کڕیمان و گەڕاینەوە بۆ ماڵەوە کاتێکگە گەیشتینەوە سەیرەکەین کاتی دەستی مامۆستایەکی تر هاتووە بۆیە ئێمەش بەپەلە ماسیەکەمان دانا و ڕۆیشتین بۆ دەرسەکەمان. دواتر بەهۆی سەرقاڵیمان بە دەرسەکان و نەبوونی دەرفەت ماسیەکە 3 ڕۆژ بە کاڵی مایەوە نزیک بوو بۆ گەن ببێ. ئێمەش لەبەرەوەی کاتمان نەبوو بیبرژێنین هەر بە کاڵیمان خوارد. پاشانوتی علم و زانیاری و فێربوون بەبێ خۆمان دووکردن دەست ناکەوێت. نۆیەم پێشەوە بوخاری ڕەحمەتی پەروەردگاری لێبێت دەفەرمێت هیچ فەرمودەیەکم لە نێو کتێبی سەحیحدا دانەناوە تا لە پێشتردا خۆم نەشوشت بێت و دوور کات سنەتم نەکرد بێت. چۆنیەتی وەرگرتنی فەرمودە لە پێغەمبەر صلی الله عليه وسلمەوە لاپەڕا 93 هاوڵە بەڕێزەکان بەر ڕەزای پەروەردگار بکەون زۆربەی بە ئەمانەتەوە بە شێوەیەکی ڕێک و پێک و بەرپرسانە فەرمودەکانیان لە پێغەمبەر صلی الله عليه وسلمەوە وەرگرتووە هاوکات بە پارێزراوی بێکەم و کوڕی و ناتەواوی فەرمودەکانیان جێڕاوەتەوە. جا بۆ زیاتر ئاشنابوون بە شێوە و چۆنیەتی وەرگرتنی فەرمودەکان ئاماژە بە جۆرەکانی وەرگرتن دەدەین. یەکەم ئامادەبوون لە کۆڕ و مەجلیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ مەبەستی فێرکردن و ئاشناکردنی هاوڵان بە ئیسلام و بنەماکانی و ڕێنماییکردنیان زۆر لەگەڵ هاوڵان دادەنیشت و کۆڕ و مەجلیسی بۆ ساز دەدان. هاوڵانیش زۆر بە تامەزرۆیەوە ئامادە دەبوون و تا بۆیان بکرابە مەجلیسێکیان لەدەست خۆیان نەدەدا تەنانەت ئەگەر یەکێشیشان بۆی نەڕەخسا بێت ئامادە ببێ ئەوە کەسێکی تری لە جیاتی خۆی تەرخان دەکرد و دەینات بۆ کۆڕەکە هەروەک عومەری کوڕی خەتاب بەر ڕەزای پەروەردگار بکەوێت ئاماژە بەو ڕاستیە دەکات کە لەگەڵ دراوسەیەکی ئەنساری ڕێکەوتبوون بەنۆرە هەر جارێ یەکێکیان ئامادەی مەجلیسەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەبوون. پێشەوە عومەر دەڵێ من و هاوڵا دراوسێکم ڕۆژێک ناڕۆژێک بەنۆرە ئامادەی مەجلیس دەبووین جاگەر من ئامادە بوومایە ئەوە تێکڕای باس و وانە و ڕێنماییەکانی ئەو ڕۆژەم پێڕادەگەیان کەچی دابەزیوە و چی فەرمووە ئەگەر ئەویش ئامادە بووایە ئەوە ئەو هەمووی بۆ دەجێڕامەوە بۆی باز دەکردم. دووەم جێڕانەوە و باسکردنی فەرمودەکان لە نێوان خۆیاندا. هاوڵانی ئازیز پەروەردگار لیان ڕازی بێت هەرچییان لە پێغەمبەر صلی الله عليه وسلم گوێ لێ بووایە دواتر هەمویان بۆ یەکتری باز دەکردەوە تاکو لە نێو بیر و زەینیان بچەسپێ و
لە یادی نەکەن. ئەنەسی کوڕی مالیک بەر ڕەزای پەروەردگار بکەوێت دەڵێ ئێمە کە لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەبووین و گوێمان لە فرمودەکانی دەگرت و پاشان هەڵدەستین لە نێوان خۆماندا بۆ یەکتریمان دەجێڕایەوە تاوەکو بەباشی ئەزبەریان بکەین. هەروەها هەندێکیان لە لای خۆیانەوە فرمودەکانیان دەور دەکردەوە و بەبیر خۆیان دەهێنایەوە. بۆ نمونە ئەبوو هوڕەیرە بەر ڕەزای پەروەردگار بکەوێت وای دەکرد خۆیشی دەجێڕێتەوە و دەڵێ من شەوم دەکردە سێ بەشێکیان بۆ نوێشکردن بەشێکیان بۆ خەوتن لە بەشەکەی تریش دەوری فرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلمم دەکردەوە. سێەم ئاگاداربوون لە ڕوودا و پێشهاتەکان. بێگومان ئەو ڕوودا و پێشهاتانەی ئەوسا لە نێو کۆمەڵگەدا ڕوویان دەدا ڕۆڵ و کاریگەریان هەبوو لە ئەزبەرکردن و لە بیر نەچوونەوەی ئەو فەرمودە و بڕیارانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەری دەکردن. ئەبوو هوڕەیرە بەر ڕەزای پەروەردگار بکەوێت دەجێڕێتەوە دەڵێ جارێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم بەلای فرۆشتیارێکدا تێپەڕی لێی پرسی چۆن دەیفرۆشی؟ ئەویش وەرامی دایەوە لەم ساتەدا پەروەردگار وەحی بۆ نارد دەستی بباتە ناو خواردنەکە. کاتێ دەستی خستە نێو خواردنەکە بینی تەڕە و پەنجەکانی تەڕ بوون. ئینجا فەرمووی لەیسە منا من غەش واتە ئەوەی فێڵ بکات لە ئێمە نییە. چارەم پرسیارکردنیان. هاوڵان بەر ڕەزای پەروەردگار بکەون کاتێ پرسیارێکیان بێشی نەدەکرایەوە یان لەمەڕ مەسەلەیەکدا ڕای جوداوازیان دەبوو یان کێشە و گرفتێکیان لە نێو خۆیاندا دەبوو ئەهاتنە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم و وەرامی پێویست و چارەسەری کێشە و گرفتەکانیان وەردەگرت. ئینجام پرسیارانە دەبوونە مای وەرگرتنی فەرمودەکان و لە بیر نەکردنیان لەلایەن هاوڵانەوە. پێنجەم نزیکی و هاودەمێتیان لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم. هاوڵان زۆربەی کاتەکان لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم دابوون. هەمیشە لە هەوڵی ئەوە دابوون کە شوێن کەوتوێکی ڕاستەقینەی ئەو بن و لە هەموو کایەکانەوە پەیڕەوی لێ بکەن لە بواری بەنداتی و پەرستیەکان نوێژ و ڕۆژ و حەج و تا دوایی لە بواری هەڵسوکەوت و خێزانیدا لە بواری جەنگ و جیهاد و گەشت و بانگەواز و تێکڕای کارەکانیدا. ئەوەش بۆ تا هۆکارێک بۆ وەرگرتن و لە بیر نەکردنی فەرمودەکان یاخود لە ماڵەوە دایکانی بڕواداران خێزانەکانی پێغەمبەر بەر ڕەزای پەروەردگار بکەون چەندین فەرمودەیان لێ جێڕاوەتەوە. بەم شێوەیە هاوڵان بەو پەڕی ئەمانەت و وردەکاریەوە فەرمودەکانیان لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ یەکتری جێڕاوەتەوە. خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات. هاوڵان زۆر بە وریایی و بایەخەوە فەرمودەکانیان وەرگرتەوە و جێڕاوەتەوە. لاپەڕا 98. ئەو هاوڵا بەڕێزانەی کەوا هەڵساون بە وەرگرتن و جێڕانەوەی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر بە وریایی و گرنگی و بایەخەوە ئەم کارە پیرۆزەیان ئەنجام داوە. لە موسڵمانانی دادگەر و بیرتیژ و هۆشمەند نەبێ فەرمودەیان وەرنەگرتووە. فەرمودەیان لە کەسانی فاسق و نەناسرا و درۆزن بە هیچ شێوەیەک وەرنەگرتووە چونکە پەروەردگاری باڵادەست دەفەرموێت يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا واتا بڕواداران ئەگەر کەسێکی فاسقات و هەواڵێکی پێڕاگەیاندن ئێوە سۆراغی هەواڵەکە بکەن و لێی بکۆڵنەوە. زۆر لەوە ترساون کە شتێک وەرگرن هی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەبێت چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی درۆکردن بەدەمی منەوە وەکو هی کەسێکی تر نییە. ئەوەی بە ئەنقەس قسەیەکی بە درۆ بۆ من هەڵبەستی با جێگەی خۆی لە دۆزەخدا دیاری بکات. بۆیە هاوڵان بەر ڕەزای پەروەردگار بکەون نەبادا فەرمودێک بخەنە پاڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم و قسەیەک بەدەمی ئەوە بڵێن کە هی ئەویش نەبێ. بە وردی وریاییەوە بە دواداچوون و سۆراخی فەرمودەکانیان کردووە. یەکەم ئەوە تا پێشەوە ئەبوبەکر بەر ڕەزای پەروەردگار بکەوێت ئەوەندە احتیاطی لە وەرگرتنی فەرمودەکان کردووە بە شێوەیەک هیچ ڕیوایەتێکی لە کەس وەرنەگرتووە تا یەکێکی باوەڕ پێکراو ئەثیقا شایەتی بۆ نەدابە. کاتێک
کە مغیرەی کوڕی شوعبە گوتی من گوێم لێبووە پێغەمبەر صلی الله عليه وسلم شەشیەک ئەسسودوسی بە داپیرا جەددەداوە. ئەبوو بەکر فەرمووی کەس هەیە شایەتی بۆ بدات اینجا کە محەممەدی کوڕی مەسلەمە شاهێدی بۆدا. پێشەوە ئەبوو بەکر ڕیوایەتەکەی قبول کرد. دووەم پێشەوە عومەر بەر ڕەزای پەروەردگار بکەوێت لەمەش زیاتر بە دواداچوونی کردووە و بایەخی بەم بابەتە داوە. بۆ نمونە جارێکیان ئەبوو موسای ئەشعەری بەر ڕەزای پەروەردگار بکەوێت دەچێتە لای پێشەوە عومەر و 3 جاران لە دەرگایدا ئیمامی عومەر مۆڵەتی هاتنە ژوورەوەی نەدا. ئەویش گەڕایەوە و ڕۆیشت. پێشەوە عومەر لە دوای نارد و پێیگوت بۆچی گەڕایتەوە؟ گوتی چونکە گوێم لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بووە دەیفەرموو إذا سلم أحدكم 3 فلم يجب فليرجع. عمر فەرمووی لەسەر ئەم فەرمودەیە دەبێت شایەتێکم بۆ بێنی یان ئەزیەتت دەدەم. ئەبوو موساش چووە لای ئەنساریەکان و گوتی کەس گوێی لەم فەرمودەیە بووە؟ تیان بەڵێ. اینجا یەکێکیان لەگەڵ نارد و چووە لای عومەر. پێشەوە عومەر بە ئەبوو موسای ئەشعەری فەرموو من تۆمەتت ناخەمە پاڵ بەڵام بۆیە وا دەکەم نەبادا قسە بەدەمی پێغەمبەر صلی الله عليه وسلمەوە هەڵبەستن. سێم هەروەها پێشەوە عەلی بەر ڕەزای پەروەردگار بکەوێت دەفەرموێ ئەگەر یەکێ فەرمودێکی پێڕاگەیاند بم ئەوە سوێندم دەدا. ئەگەر سوێندی خوارد بە ئەوە پێم باوەڕ دەکرد. خوێنەر و بیسەری سەنجین. ئەم بە دواداچوون و لێکەوەڵینەوە وردەی هاوڵان پەروەردگار لیان ڕازی بێت لەبەر ئەوە نەبوو کە ئەوان تۆمەتبار و متەهەم بووینە و عەدالەتیان نەبووە بەڵکو وەک ئیحتیاطێک ئەمەیان کردووە چونکە پەروەردگاری مەزن لەبارەیانەوە لە قورئانی پیرۆز لە سوڕەی ئالی عەمران ئایەتی 110 دەفەرمێت كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله ولو آمن أهل الكتاب لكان خيرا لهم منهم المؤمنون وأكثرهم الفاسقون. واتا ئێوە باشترین و چاکترین نەتەوە و ئومەت بوون بۆ خەڵکی کە فەرمان بە چاکە و نەهی لە خراپە دەکەن. بە هەمان شێوە پێغەمبەریش صلی الله عليه وسلم شایەتی ئەوەی بۆ داون کە ئەوان کەسانێکی ڕازگۆ و ئەمانەتکار و بێفێڵن وەک دەفەرمێ لە پەروەردگار بترسن لە پەروەردگار بترسن ڕێزی هاوڵەکانم بگرن گوێنیان پێمەدەن ئەوەی ئازاری ئەوان بدا ئازاری منی داوە ئەوەی ئازاری منیش بدا ئازاری پەروەردگاری داوە سوێن بەو پەروەردگارەی کە گیانی منی بەدەستە. ئەگەر ئێوە بەقەت چیای ئوحود زێر ببەخشن هێشتا ناگاتە مشتێکی ئەوان بەڵکو ناگاتە نیوە مشتێکیش. بێگومان ئەو هەموو لێکۆڵینەوە و بایەخ و گرنگی پێدانەی هاوڵان بە وەرگرتن و جێڕانەوەی فەرمودەکان باوەڕی دڵنیابوون ئەدات بەدەستەوە و بۆتە هۆکارێکیش بۆ پاراستن و دەستکاری نەکردنی فەرمودەکان و هێشتنەوە و پارێزگاری لێکردنیان وەکو خۆی. خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات. چۆنیەتی ڕیوایەتکردن و وەرگرتن و جێڕانەوەی سوننەت و فەرمودەکان لاپەڕا 102 بەش و جۆرەکانی ڕیوایەت بۆ ئەوەی خوێنەر زیاتر بەرچاوی ڕوون بێت باشتر ئاشنا بێت بە چۆنیەتی وەرگرتن و جێڕانەوەی فەرمودەکان تاکو بزانێ هاوڵان و شوێن کەوتوانیان ئەوانەی لە بواری فەرمودە ناسیەوە ڕۆڵیان بینیوە چەند بە پەرۆشی وریایی و شێوازێکی زانستی ورد و تۆکمە ئەو کاریان ئەنجام داوە. فەرمودە دروستەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە چەند فلتەر و یاسا و ڕێسای ورددا ڕۆیشتون تا گەیشتونەتە دەستی موسڵمانان. ئاماژە بە بەشێک لە پرۆسەی ڕیوایەتکردن و چۆنیەتی وەرگرتن و جێڕانەوەی فەرمودەکان دەکەین. زانانی فەرمودەناس ڕیوایەت بۆ دوو بەش قسم دابەش دەکەن. یەک متصل و پێشی دەگوترێ مەوسول لە زمانەوانیدا واتە پەیوەند یان پێگەێنراو لە زاراوەیشدا بریتیە لەو فەرمودەیە کە هەر ڕاویەک بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕاویەکەی سەروی خۆیەوە گوێی لێبووە هەروەها بەڕاستەوخۆ بەبێ پێنا و واسیتەش لەوی جێڕابێتەوە یان بەو فەرمودەیە دەگوترێ کە لە سەنەدەکەیدا پچڕان نەبێ ئەویش دوو جۆرە ئەلیف متصل مەرفوع
بەم فەرمودەیە دەگوترێ کە سەنەدەکەی گەیشتووە بە پێغەمبەر صلى الله عليه وسلم. بۆ نمونە ئەم سەنەدەی خوارەوە پێی دەگوترێ متصل مەرفوع، چونکە پچڕانی تیانیە و دراوەتە پاڵ پێغەمبەر صلى الله عليه وسلم. رواه مالك عن ابن شهاب عن سالم بن عبد الله عن أبيه عن النبي صلى الله عليه وسلم. با متصل موقوف ئەمەیان تا هاوڵان ڕۆیشتووە و نەگەیشتووە بە پێغەمبەر صلى الله عليه وسلم. بۆ نمونە ئەگەر وترا رواه مالك عن نافع عن ابن عمر عن أبيه دواتر نەگوترا عن النبي صلى الله عليه وسلم، ئەوە پێی دەگوترێ متصل موقوف، چونکە تا دەگات بە سەحابیەکە بچڕان و قەدعیتیانیە بۆیە متصلە، بەڵام لەبەر ئەوەی نەدراوەتە پاڵ پێغەمبەر صلى الله عليه وسلم پێی دەگوترێ موقوف وەستێنراو. حکمی فەرمودەی مەرفوع بەرزکراوە. یەکەم ئەگەر مەرجەکانی سەحیحی تیابوو پێی دەگوترێ مەرفوعی صحیح. بۆ نمونە وەک ئەم فەرمودەیە عن أبي هريرة أن رسول الله صلى الله عليه وسلم قال قاتل الله اليهود اتخذوا قبور أنبياءهم مساجد. أم فرموديا چونك هاول الصحابي دڵێ پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی پەروەردگار جوولەکە لەناو ببات، گۆڕی پێغەمبەرانیان کردە مزگەوت بە مەرفوع دادەنرێت و مەرجەکانی سەحیحیشی تێدا هاتۆتە دی، بۆیە پێی دەگوترێ مەرفوعی صحیح. دووەم و ئەگەر مەرجەکانی حەسەنی تیا هاتبووە دی پێی دەگوترێ مرفوعي حسن. وەک ئەم فەرمودەیە عن أبي سعيد عن النبي صلى الله عليه وسلم قال إذا رأيتم الرجل يتعاهد المسجد فاشهدوا له بالإيمان. واتا هەر کات پیاوێکتان بینی هاموشۆی مزگەوت دەکات، شایەتی بۆ بدەن کە ئیماندارە و خاوەن باوەڕە. ئەم فەرمودەیە چونکە ئەبوو سعید بەرزی کردوتەوە داویەتە پاڵ پێغەمبەر صلى الله عليه وسلم پێی دەگوترێ مەرفوع، وەلێ چونکە ئەندازەی توانای لەبەرکردن و حفظی یەکێک لە ڕاویەکان کەمتر بووە لە توانای ئەوانەی لە ڕاوی سەحیحدا هەن، بۆیە لە پلەی سەحیحدا دادەبەزێ و پێی دەگوترێ حەسەن. سێم و ئەگەر لاوازیش بوو پێی دەگوترێ مەرفوعی ضعیف، وەک ئەم فەرمودەیە عن سعيد بن المسيب أن رسول الله صلى الله عليه وسلم نهى عن بيع اللحم بالحيوان. أم فرموديا مرفوعة چونك قسەکە دراوەتە پاڵ پێغەمبەر صلى الله عليه وسلم هاوکات لاواز و ضعیفیشە چونکە مرسلە. سعيد بن المسيب خۆی پێغەمبەری صلى الله عليه وسلم نەدیوە و ناوی ئەو هاوڵەیشی باس نەکردووە کە فەرمودەکەی لێوەرگرتووە. حکمی فەرمودەی موقوف وەستێنراو. زانانی فەرمودەناس لەبارەی فەرمودەی موقوف بەم شێوەیە دواون و ڕوونکردنەوەیان داوە و گوتویانە: یەکەم، ئەگەر هاوڵان قسەیەکیان کرد قسەشیان بواری ڕادەربڕینی خۆیانی نەئەدا یان بەڵگەی سەرمێنەر هەبوو کە ئەم قسەیە لۆچوونی تایبەتی هاوڵان نییە، چونکە ئەگەر لە پێغەمبەریانەوە نەبیست بێ بە لۆچوون و ئیجتیهادی ئەوان شتیوان نازاندرێ، ئەو کاتە ئەو قسەیە بە فەرمودا دادەندرێ، چونکە هاوڵان تا بە تەواوی لیان ڕوون نەبێ و دڵنیان نەبن کە پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی شتێ ناڵێن پێچەوانەی قسەی پێغەمبەر صلى الله عليه وسلم به. بۆ نمونە قال عبد الله بن مسعود: من أتى عرفا أو كاهنا فقد كفر بما أنزل على محمد صلى الله عليه وسلم. واتا کەسێ بچێتە لای کاهین و فاڵچی یا بەختگرەوە و قاوەگرەوەیەک ئەوە کافر بووە بەوەی پەروەردگار ناردوویەتی بۆ پێغەمبەر صلى الله عليه وسلم. بێگومان ئەم جۆرە قسەیە لەو شتانە نییە کەسێک جا ئەم کەسێش هاوڵی پێغەمبەر بێ لە خۆیەوە بڵێ چونکە حکمی کوفری تێدایە، بۆیە زانایان پێیان وایە ئەم جۆرە موقوفە، حکمی مەرفوعی هەیە و وەک فەرمودەی پێغەمبەر صلى الله عليه وسلم مامەڵەی لە تەکدا دەکرێ. دووەم، خۆ ئەگەر قسە و کرداری تایبەت بە خۆیان بێ یان هاوڵەکە لەوانە بوو کە هەواڵ و ئەخباری بەنی ئیسرائیلی دەجێڕایەوە وەک کەعب الأخبار، ابن السلام، عبدالله بن عمرو بن عاص، ئەوا قسەکەیان بە فەرمودەی پێغەمبەر صلى الله عليه وسلم ناژمێردرێ و وەرناگیرێ. سێم، بۆ پرسی دروست و سەحیحی لاوازی فەرمودەکەش تەماشای سەنەدەکەی دەکرێ. زانایان دەڵێن ئەگەر لە سەنەدەکەیدا مەرجەکانی سەحیحی تێدا بوو
ئەوە بە مووقوفی سەحیحدا دەندرێت و ئەگەر مەرجەکانی حەسەنی تیدا بوو بە مووقوفی حەسەن دەژمێردرێت و ئەگەر مەرجی ئەم دوانەیتیانە بوو ئەوە مووقوفێکی ضعیفە کەواتە وەک زانیت مووقوف سەحیح دەبێ یان حەسەن یان ضعیف بەڵام ئەگەر سەحیحیش بێ زانایان بە بەڵگەی دادەنێن چونکە قسە و کردەوەی هاوڵانە بەڵام هەندێ فەرمودەی لاواز بەهێز دەکات دووەم منقەطیع پچڕاو منقەطیع لە زاراوەدا بەو فەرمودەیە دەڵێن کە لە سەنەدەکەیدا یەکێک باز نەکرابێ یان کەسێکی نەناسراوی تێدا باز کرابێ بۆ نمونە وەک ئەم ڕیواتە عن عبد الرزاق عن ثوري عن أبي إسحاق عن زيد بن يوثع عن حذيفة مرفوعا إن وليتموها أبا بكر فقوي أمين واتا ئەگەر ئەو کارەتاندا دەستی ئەبوو بەکر پیاوێکی بەهێز و ئەمینە لەم ڕیواتەدا لە نێوان ثەوری و ئەبوو ئیسحاقدا پیاوێک باز نەکراوە بە ناوی شەریک چونکە ثەوری ڕاستەوخۆ لە ئەبوو ئیسحاقی نەبیستووە بەڵکو لە شەریکی بیستووە و ئەویش لە ئەبوو ئیسحاق بۆیە ئەم فەرمودەیە بەلاواز دەژمێردرێت و نمونەی ئەوە کە پیاوێکی نەناسراوی تێدا باز کرابێ وەک ئەم ڕیواتە اللهم إني أسألك الثبات في الأمر لەم ڕیواتەدا دوو پیاوی نەناسراو باز کراوە چونکە سەنەدەکە بەم جۆرەیە ڕەواه أبو علاء بن عبد الله بن شخير عن رجلين عن شداد بن أوس ئەم دوو پیاوە نەناسراوە چێن نازاندرێ بۆیە فەرمودەکە بەلاواز و بێهێز و ضعیف دادەندرێت جا بۆ ئەوەی بزاندرێ ئەم ڕیواتە متصیلەیان منقەطیعە پێویستە پەنا ببردرێتە بەر زانستی علم الرجال پیاوناسی تاکو بزاندرێ لە چ ڕۆژێک لەدایک بووە و مردووە هەروەها بزاندرێ چێی بینیوە و چ کەسیش ئەوی بینیوە جۆرەکانی جێڕانەوە ئەڕیوایە جێڕانەوەی ڕیوایەتی فەرمودەکان دوو جۆری سەرەکی هەیە لاپەڕا 108 یەکەم جێڕانەوە بە وشە و مانە اللەفظ والمعنى بریتیە لەم شێوە ڕیوایەتە کە بابای ڕاوی فەرمودەکەی چۆن بیستووە ئاوای جێڕاوەتەوە بە هەمان وشە و مانە بەبێ ئەوەی هیچی لێگۆڕی بێ یان زیاد و کەمی تێدا کرد بێ یان پاش و پێشی پێکرد بێ دووەم جێڕانەوەی مانایی ئەم جۆرەشیان بریتیە لەو جێڕانەوەی کە ڕاویەکە فەرمودەکەی بە مانای خۆی دەجێڕێتەوە بەبێ گۆڕانکاری و زیاد و کەمکردن بەڵام بەوتە و وشەی خۆی دای دەڕێژێتەوە و دەری دەبڕێ حکمەکەیان زانایان یەکدەنگن لەسەر وەرگرتنی جۆری یەکەم بەو مەرجەی ڕاویەکە مەرجەکانی ڕاویەتی لێبێتە دی وەکو عەدالەت و ضەبت و تا دوایی بەڵام سەبارەت بە جۆری دووەم ڕاجوداوازیان هەیە بۆ دوو بەش دابەش بوون ئەلیف هەندێ لە فەرمودەناس و شەرەناس فەقیه ئوسوولیەکان بە هیچ شێوەیەک ڕێگەیان نەداوە بە وەرگرتنی ڕیواتە ماناییەکان لەوانە ئیبن سیرین و ئەبوو بەکری ڕازی بەڵام جمهوری زانایانی پێشین و پاشین السەلەف والخەلەف لە فەرمودەناس و شەرەناس و ئوسوولیەکان لەوانە هەر چوار پێشەواکە بە دروستیان داناوە بەو مەرجەی ڕاویەکە شایەن و زانا و لێزان بێت شارەزایی هەبێت لە وتە و مانا و هاومانا و مەبەستەکانی و زانیاری پێویستی هەبێت لەم بوارەدا و لەم حاڵەشدا پێویستە لە دوای جێڕانەوەی فەرمودەکە بڵێ ئەو کەما قالە رسول الله صلى الله عليه وسلم ئەمە هەمووی ئەگەر لە دەرەوەی کتێبەکان بوو وەلێ لە نێو کتێب و سەرچاوەکان بە هیچ شێوەیەک ڕەوا و دروست نییە و زانایان ڕێگەی پێنادەن هەروەها تێکڕای زانایان یەکدەنگن لەسەر ئەوەی کەوا چەند جۆرە فەرمودەیەکەیە نابێ بە ماناییانە بجێردرێتەوە بەڵکو دەبێ بە وشەکانیانەوە بجێردرێتەوە وەک یەکەم ئەو فەرمودانە پەیوەندیان بە بواری بیر و باوەڕ و ئەلعەقیدەوە هەیە وەکو ئەو فەرمودانەی باز لە زات و ناو و سیفاتەکانی پەروەردگار دەکەن ئەمانە نابێ وشە و وتەکانیان بگۆڕدرێن و وتەی تری لە شوێندا بندرێ بۆ نمونە وەک ئەم فەرمودەیە أفضل ما قتلوا أنا والنبيون من قبلي لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير دوم أو فرموداني بنداتي وتعبد بوشكاني ودكري وەک ئەو فەرمودانی باز لە بانگ و قامەت و چۆنیەتی تەحیات خوێندن و تا دوایی دەکەن پێویستە بە وشە و ماناوە بجێردرێنەوە هەروەها ئەو فەرمودانەی نزا و پاڕانەوە و دوعایان پێدەکرێ بۆ نمونە وەک ئەم فەرمودەی کە ئەم بەشەی تێدایە ونبيك الذي أرسلت هەندێ لە هاوڵان گوتیان ورسولك الذي أرسلت پێغەمبەر صلى الله عليه وسلم
بۆی ڕاستکردنەوە و فەرمووی بڵێ وەنەبیوکە الذی ئارسەلت. سێەم ئەو فەرمودانەی زۆر تایبەتن و لەو جۆرەن کە پێیان دەگوترێت جەوامیع الکەلیم، نابێت تەنها بە شێوەی ماناییەوە ڕیوایەت بکرێن، بەڵکو پێویستە بە وشە و ماناوە بژێردرێنەوە، چونکە لەو پەڕی بەلاغەت و ڕەوانبێژیدا گەر بە تەنها بە ماناوە بێت ئەوە ڕەوانبێژیەکەی لەدەست دەدات. وەک ئەم فەرمودەیە ئینە من البەیان لەسیحرا، خوێنەر و بیسەری سەنجین. وەک دەبینین زانایانی فەرمودەناس چۆن چوارچێ و مەرجی قورسیان بۆ ئەم کارە داناوە، لە چەند کاتێکی زۆر پێویست و لە سنوورێکی زۆر دیاریکراودا نەبێت ڕێگەیان پێنەداوە. تەنانەت دەفەرمون ئەگەر کەسەکە زانا بێ ناچاری ئەم جۆرە ڕیوایەتەش بوو، دەبێت ڕوونکردنەوە بدات و بڵێ ئەم وشە و دەربڕینانە هی خۆیەتی و فەرمودەکەی بەماناوە جێڕاوەتەوە، چونکە لەم کاتەدا بۆی نەهاتووە یان لەفظەکەی بیرچۆتەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات.